گروپە تیرۆریستەکان بە مەرەمی شێوانی یاسای شوارەمی شاری کەرکووک چەند پەلاماری تیرۆریستیان لە شارەکە ئەنجامدا و پەلامارەکان چەندی شەید و برینداریان لێکەوتەوە. بەڵێ بەڕاستی ئەتا ناتی دەیێرە نەتزانی وەزعەکە چۆنە بەڕاستی تیرۆریستان یانوێ لەم لایەنەوە زیاتر ئاژاوەکە گەورەکەنەوە زیاتر دووبارەکی بکەنە نێوان حیزبەکانمانەوە نێوان خەڵکەکەەوە هیچ گوناهێکی نییە خەڵکی کەرکووک خەڵکی کەرکووک فەرمەوە تا لە جەبهەیە عەلیبووی هەرچی خەڵکی کەرکووک بینی ئەگەر تۆ بە هاوڵاتیەوە بە پێرمەگەی کۆنەوە بە پێرمەگەی نیزامیەوە بە جێشی نەزامی هەموو وای لە جەبەکان هەیە ئایا بۆ جن و مناڵ و بێ کەس ئەوانەی کەوا هیچیان لە دەستانایە دێن لە ئەوان تەقینەوەگەن. هاوڵاتیانی کەرکووکی دانی توندی پەلامارەکانیان کردو بەدەستێکی ڕەش بۆ شێوانی ئارامی شارەکە وەسفیان کرد. کاکە ئەو کارە کارێکی تیرۆریستی ئەو کارە ئەوە نازانێت کە ئایا کوردە عارەبە تورکمانە فارسە هەر کەسێک بێ ئەزانێ ئەوە ئینتیحاریە و خۆی دەقێنێتەوە شتێکە کەوتێتە مێشتیەوە ئەبێ بیر و باوەڕەکەی خۆی جێبەجێ بکاتن ئەو کابراایەکە ئەو کەسێکە خۆی ئینتیحارەکە دەفع کراوە لەلایەنی تر لەلایەنی تر دەفع کراوە ئێستا ئێماڵێن کاکە داعش ئەو داعشش عینە بە هەمان شێوە دەفع کراوە بۆ کوردستان بۆ عێراق دەفع کراوە ئەوان ئاواتیان ئەوەیە خەڵک بکوژن خەڵک ببڕن خوێن بڕێژن ئیتر ئەنجامەکەشی چیە بێ ئینشەڵا هەر بە شکستی بەسەر ئەوان ناگەڕێتەوە و میلەتەکەمان ڕزگاری ئەبێ لەوان و دڵنیا بکەوە کاتیە ئەمە ئەوە دۆڕانیان ئەگەیێنێت ئەوە ئەگەێنێت کە لە بەرەکانی جەنگە ناتوانن بەرەنگاری پێشمەرگە قارەمانەکان ببنەوە ئەمە کارێکی ترسنوەکانەیە و ئێمە خەڵکی کەرکووکەمان ئیدانەیەکەین بەڕاستی کارێکی جەبانترین کارە کە ئەمانەیەکەن چونکە هیچ دەسەڵاتێکیانی ئەمە کاری بێ دەسەڵاتانەیە بەڕاستی لە کاتێکدا هێزی پێشمەرگە سنوورەکانی کەرکووکی بە چاکی پاراستووە و شکستی بە چەکدارانی داعشێناوە گروپە تیرۆریستەکان هەوڵدەدەن لە ڕێگەی و پەلامارانەوە ئاسایشی کەرکووک بشێوێنن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.